لە قۆناغی چوارگۆشەی زێڕینی خولی تازە پێگەشتوانی کوردستان تازە پێگەشتوانی پێشمەرگەی سلێمانی لەسەر یاریگای خۆی نەیتوانی بردنەوە بەسەر هەندرێن تۆمار بکات. لە میانەی یاریەکانی قۆناغی نیوەی کۆتایی خولی تازە پێگەشتوانی کوردستان و لە یاری چووندا یانەی پێشمەرگەی سلێمانی لەسەر ئاستی تازە پێگەشتوان میوانداری لە یانەی هەندرێن کرد. یارێکە لە شاری سلێمانی و لەسەر یاریگای فەرماندەیی بەڕێوە چوو. لە جێمی یەکەمی یاریەکە لە خولەکی 22دا ناوبژیوان فیکەی لێدانی سیزای بۆ تازە پێگەشتوانی هەندرێن لێدا. پاڤێڵ عەبدولستار سەرکەوتوانە توانی لێدانە سزاکە جێبەجێ بکات و گۆڵی یەکەمی بۆ تازە پێگەشتوانی هەندرێن تۆمار کرد. بەڵام هەر لەو جێمەدا و لە خولەکی 37دا جارێکی دیکە ناوبژیوان فیکەی لێدانی سزای لێدا، بەڵام ئەم جارە لە بەرژەوەندی تازە پێگەشتوانی پێشمەرگەی سلێمانی بوو. سامی سعید توانی گۆڵی یەکسانی بۆ تازە پێگەشتوانی پێشمەرگەی سلێمانی تۆمار بکات. جێمی یەکەمیش بەو یەکسانبوونە کۆتایی هات. هەرچی جێمی دووەم بوو بەراورد بە جێمی یەکەم یارەکە تا ڕادەیەک ڕیتمی خاو بوو. سەرەڕای چەندین گۆڕانکاریش لەلایەن هەردوو ڕایەنەرەوە، بەڵام لە کۆتاییدا هەر بەو یەکسانیە یارێکە کۆتایی هات. سەبارەت بە ئەنجامی یارێکە و ئاستی یاریزانەکانی ڕایەنەری یانەی هەندرێن بەم جۆرە بۆ پەیام دووە. سپاس لە بۆ جەنابتان، ئەمە بە سەراحەت ئەمە زوو گۆڵمان کردو. 25 دقیقەمە زۆر باش یاریمان کرد. دەکرا گۆلی تریش تۆمار بکەین، بەڵام بە غەڵەتەی دیفاعمان لێدانێکی سزایدا تیپەکەمان تۆزێک تا 10 دقیقە تێک چوو. جێمی یەکەم یەک بێ کۆتایە، بەڵام جێمی دۆم بە سەرعەتە دوو تیبۆکو یەک یاریان دەکرد. هەردوو تیب دەیانتانی ببنەوە. بەنسبەت جێمی دووەم جێمی یەکەم نا جێمی یەکەم ئێمە دەکرا گۆی دووەم کە بەس بەنسبەت جێمی دووەم من ڕازی بووم بە بەرامبەرمونەکە لەبەرەوەی یاری حەسمەکە لە یاریگای خۆمە. دواترش ڕایەنەری پێشمەرگەی سلێمانی سەبارەت بە یاری گەڕانەوەیان لە نێو خاکی هەولێر و ئەگەری گەیشتنی یارێکە بە لێدانە گلای کەرەوەکان بەم شێوەیە بۆ چوونی خۆی خسە ڕوو. سپاس بۆ خۆی گەورە بە هاوکاری یانەکەمان پاڵپشتی یانەکەمان توانیمان دوو یاری پێش خولەکە سەرکەوین بۆ چوارگۆشەی سێڕین. لارەکەشە تەعادوی من تیبی هەندرێن تیبێکی زۆر باشن و مدەڕیبەکەیان مدەڕیبێکی زیرەکە، بەڵام ئێمە دایمە بۆ محایریمان کردووە زانەکانمان فێریەوە نەکردو لارێگای خۆمان شێوازێک من و دەروی یاریگا شێوازێک من ئێمە تۆپیانەکەین لە هەر جێگا و شوێنێکا بێ و ئاست و توانە و قابلیەتی کە هەمانە بەردەوامێکین وەکو لێدانی سزا و ئەمانە ئێمە بەردەوام هەموو دوای تەمیەک تەمینیان پێکەین و بەردەوام ئەکتیڤیانەکەین، بەڵام ئەمانە تەمەنیان مناڵە ناتوانانی هەموو ڕۆژێک داوای ئەویان بگی کە ئاسیان جێگیر بێت. جێ ئاماژەیە هەینی داهاتوو لەسەر خاکی هەولێر و لەسەر یاریگای هەندرێن هەردوویانە لە میانی یاری گەڕانەوە ڕوبەڕووی یەکدی دەبنەوە. لە ئەگەری یەکسانبوونیش یارێکە دەکەوێتە لێدانەیە لای کەرەوەکان. براوەی ئەم یاریەش دەچێتە یاری کۆتایی خولی تازە پێگەیشتوانی کوردستان.